ئەمە دیمەنی کۆبوونەوەی خۆڵ و خاشاکە لە گەڕێکی ڕزگاری شاری سلێمانی. هەڵبەتە بەهۆی بەشداریکردن لە پرۆسەی هەڵبژاردننی پەرلەمانی عێراق ژینگە پارێزان وەکو ڕۆژانی ئاسایی ناتوانن کۆڵان و گەڕەک و شەقامەکانی سلێمانی پاک بکەنەوە. هەڵبەتە من بە مەیدانی سەردانی بەشێکی زۆری گەڕەکانی سلێمانیم کردو و هەمووی بەو جۆرێ و خۆڵ و خاشاک لە بەردەم ماڵ و گەڕەکان کۆبۆتەوە. بۆ مەبەستە قسەم لەگەڵ سۆران عەبدوڵڵا لێپرسراوی خزمەتگوزاری لە شارەوانی سلێمانی کرد. ئەو باسی لەوە کرد کە بەشێکی زۆری ژینگە پارێزان بەنەتەوە عەرەبن و گەڕاونەتەوە ناوچەکانی خۆیان، ئەوانی کە لێرەش دەوام دەکەن یاخود لە سلێمانی ئەتوانن دەنگ بدەن، کردومان بە چەند بەشێکەوە و پلانەکەمان بەو جۆرەیە کە تاوەکو درەنگانی شەو تەواوی کۆڵان و شەقامەکانی سلێمانی پاک بکەنەوە. بەڵام ئێستا ناتوانین فریان ناکەوین و لەبەرەوەی تیمەکانمان زۆر کەم بۆتەوە و بەشێکی زۆری ژینگە پارێزان لە دەروی سلێمانین و چاوەڕێن دوای بەشداریکردنیان لە پرۆسەکە و بگەڕێنەوە بۆ سلێمانی و ئەو کاتە تەواوی کۆڵان و شەقامەکانی سلێمانی پاک دەکرێنەوە.